سڵاو دەبێ مامەجان یاخۆت بەخێری سەلامە گەلێک مەمنونە باشە گەلێک مەمنوو دەکات زۆر مامەجان دەمەوێت هەندێک باسی تەقتەقم لە بۆ بکەیت باس تەقتەق يلا يلا تەقتەق پێشەش مار بووە وەختی خۆی شەحەما لەسەر شاخەرەوە بێنێ شاخی قەلان شاخی قەلان لەوێ بۆ پێشەش مارە ئاوی هین نەبووە ئاوی خواردن و ئەو هاوەک ئێستاوی و مەچینە کە بۆ مەچینەی پیان دەگۆ مەچینەی لیستەر مەچینەی لیستەر ئینگلیزی هەبوو هەندی هەبوو بەو مەچینە ئاو دەدرا پێشەش مارە ئیتر دوای وردەوردا تەشم ئەو گەورە بوو شتەکە و ئەو زیادی کرد ئیتر لە دنیا هەر لە قەرناوها لە کەپەنەکە لە گەرمەکە لە تۆمەیدا لە مخرەخ لە تەختە خڕبوون ئێستا گەرمەکە دەما بگرە هەشت با دەمار بوو ئێستا 2000 ماریش زیاترە ئارێ وڵا بە هەمووی من بە فکرم دێ دووسێ جێبی لێ بوو جێب ڕەنگە نەدیبی ئەرە وڵانم دیتە بەس ئێستا ماشەڵڵا دنیا لەسەر سارە ئێستا لە باتی دوو جێب سێ جێبی ئەدا ئێستا 3000 بەس مەرزەی تێدایە ئەوە جگە لەوە نەوشە و لێک زر و نازانم ئەنواعی بە شێوەیەکی بەرچاو و تەختە زۆر گەورە بووە زۆر گەورە بە سەبارەت بەو زێ شوێنێکی تەختە شوێنێکی خۆشیشە زۆر حەزەکەی تو وە کابرا گوتەی بمثقفي بجي بنوعي مثقف هذا كيف فلع مرداري بك حيوان داري بك معمل بك مثلا راهم نوعات زيبو توا نوعك هم نوع خركك زيد بتو كاسبي تداي وجاني تداي تقطق شويه جذور خوش ايوه والله ذوق خوش بس لما خلشي تقطق بقشتي خريجتي سيا والله خريجتي بلى والله سي ايش ده كان بقشتي والله ليرا بابلين بقرا زوربي معاش خوره مع موظف معاش كورة من بخم لقوا زي بينز كورة مير بينزل معاش كورة الحمد لله كانوا كاسبي خوان هيا معاش كورة ليش على محكمة هو خلوش ايشو كاسبيو أبي ديكا مثلا خرج أجل عندك بالصورة ممنون والله بها في قرآن تبي أوها وقت ما صار راوستم والله لا كنت في خوشة أوها والله يتر هند زوربشي خرج زرعات دكا تيشي دايم معملتي معملة دكا حيوان وآجل داري وجدكا موظف يشتري دايو باش نظام زراعة سشتا تشي برهندي زراعة والله زراعة اللي رشوتي اللي دكري خياري اللي دكري طماطي اللي دكري لدرو بركي بامية بانزان ناس أنواع شو اللي دكري باش بام بسيارة أنواع رزق أنواع رزق با بسيارة تجي كلا تبقى بري ئێستاش لۆ خەری گۆچ پێشتر خواردە کوردەواریەکان دروست ناکەن ئەخم برێم ئێستا من تو برێم بە تو برێم وەرە شیوەکی بڕۆژ لە تو پلانی بڕۆژ ڕۆژە کوڕەکانی ڕۆژ ئۆڵە بڕۆشی دەزانم ئەوی دەکرێتە کفتە ئارێ ئێدە باش خۆی گەنمە کوتا هەبوو ساوەر هەبوو نیسک پێ برێم گەنمە کوتا ئەوەندە خۆشە ئەم گەنمە کوتاش دەخۆ والله حیاتە ڕاستی هێزکە گۆشتی تێدابی والله ڕەحمەتت لێ بیتە ئەرێ والله ڕاستەکە بە گۆشتی لێ بنێیتان خۆشە من ڕۆژێک کوڕەکانم گوتیان گوتم باوکم تێن باس سوالێک لێکەین گوتم فەرمونون کات کوتا لە شێستەکان تا شەشم خوێندیە گوتم فەرمونون گوتیان باوە سوالێکی ئینگلیزیان لێکردم بە قورئان ئێستا باش لە فکرم نەمایە زەوڕێمان لە عالەم گشت داوا لێبوردن دەکەین تخوا ببورن گوتیان باوە ئەو سوالێکی ئینگلیزیان لێکردم گوتم زۆر باشە کوڕم ئەم سوالێکی ئینگلیزیان لە من کرد گوتیان بەرێ گوتم من سوالێک کوردیتان لێ دەکەم کوردی والله سوالێکی وان نازم نقص خۆش ئینگلیزیم خوێندێ لە شێستەکان بەس لە فکرم نەمایە گوتم دەباش من سوالێکان لێ دەکەم گوتیان دیاڵە گوتم کاکە بە نیر و کۆپەران دەرێن چی نیر و کۆپەران گوتیان با بەشتی وان نازانی ئەخ نیر و کۆپەران چییە پێ دەرێم ئێستا پێ دەرێم گوتم 50 ساڵی ئەمگۆ نانی نیر و کۆپەران تا خواردیە نانی نیر و کۆپەران تا خواردیە گوتیان وەڵا بابا مە نازانی نیر و کۆپەران چییە گوتم کوڕم نیر و کۆپەران و بنبل ئەوە بوو دەکرا سەر ملی هێسترەکە یا گایەکە جوتی پێ دەکرا بۆی دەگوترێ نیر و کۆپەران جوتی پێ دەکرا و جۆت تۆ دەکرد گەنمت تۆ دەکرد گوتم ئەو گەنمەش وەختی خۆی بەداست دەدوراوە داس و قەیناخ دەدورا گەنم دوێ ناکوتە دەکراهین دەکرا هەموو ئەنواع شتری دەکرا بڕۆژ و ساوەڕ گوتم کوڕم 50 ساڵ نانی نیر و کۆپەران تا خواردە ئەگەر نیر و کۆپەران نەبوایە ئەو هێسترانە ئەو گەنمە بەچ دەدوراوە ئەو دوو هێسترەیە ئەو دووگایە ئەگەر نیر و کۆپەرانەکەی عیب نەبی نەکرایتە سەر مل زۆتی پێ نەدەکرا بە حکمی ئەو زووتە ئەو تۆیە دەکرا ئێستا گەنم کوران و شتانەش نەمایە ئێستا نەمایە وەکدانە سێتان بەندەری گەوریان دەکردە خۆش سەر بەر ئەرێ وەڵام
یەک دەچوو من دەچوم تو دەچووی ئەوە نازانم ئەوەندا گەرمەکوتا دیگو دەبخۆ گەرمەکوتای خۆشە دوای هەنی من داخردەبوونەوە لە دەوری منزەرەکەی خاپەچیان لە دەست بۆ ژنی گەڕەچەم پێکەوەستە لەیان دەزەدایانیان هەردە خەز گەرمەکان ماما منۆ کاتی گچکە بووم چێوانەمە دەکرد سەرسپی 50 ساڵی هەمووی دەزانتن شتی کوردەواری خۆشە نابی کۆمبی نابی ینی ئەسەدەم بالله من ئەوشتم زۆر پێ خۆشە بەس ئاخر بکەی ئەتو دەرێ خاتونەکەت خواردنی کوردەواریت لە بۆ دروست بکاتن ئیجا من لە ترسی تو ناوێرم دەنەخۆ من هەر خاتونەکەم نییە ئەمە سێ خاتونم هینە بە گەورەی خوای یەکم لە دوڕ هەولێرە هینە دوڕ هەولێرە ئەوە مدیری مەکتەب بوو مدیری مەکتەبت ئەرێ بەخوای واللهی دەستت خۆش بەداخەوە ئەمری خوای کرد هەزار ڕەحمەتی لێ ئێستاش دوانم هەیە یەکیان داچ کوڕەکانە یەکیەشم هینایە کە ئەو داچ چییە؟ ئەو داچی دووچمان هەیە یەکیان پۆلین و هەر پێ دەکەی خەنی بووە قسەکانمان خۆشە دوو قسمان هەیە یەکیان پۆلی نۆیە ناوی دیارەیە یەکیان ناوی لە عەلیە پۆلی شەشە لێ ڕەبی خوالید نستیت خۆ بەتەمانی بکێسێ بەرێ خۆ بەتەمانی بکێسێ کدیت مەسێت ئێستا دوودمایە قەیناکە سێم هینایە خۆی چوار تەواوە چوار ژن پیا چوار بەستە بەخوای لێگەڕێ باشە چونکی پیا و چوارشن مارەی لێ دێ ئەرێوەڵاوەیە مادەم کابرا پێی دەکرێ بابینی و کەی بخۆیتێ ئارێوەڵا کوڕەکانشم مانەوە لەبن من لە خوارە زیاد مانە هەنی ئەدی ژنەکان پێیان خۆش دەبی ژنەکە ئێستاش مایەداش کوڕەکان لەگەڵ کوڕەکمانە مامۆستای ئینگلیزیدا لەگە بیە ئەدی لۆ لەگەر خۆت نییە ئاخر گوتم من پێم بوو گوتم ژنەکە هەموو خۆشەویستی و مەسرەفەکەی منیشتدا خۆشەویستەکە دایتە کوڕەکان هەموو لەگەر دەرێ ئەو پەنجەم دێشی هەموو سیاریانە سوالی سیار دەکەن لۆ سلێمایی دەبن لۆ کۆی دەبن لۆ هەولێری دەبن ئەوەندە خۆشیان بەو گەورەیە ئەرێوەڵا بەس منی سەری لێ دەم زۆر ئەرێوەڵا ئیمالی مەکە سەری لێ بدەم مالیکو دەکەم 50 سال پێکەوە ژیایی قەن لەبیرم ناچی دەستەکان خۆشی گەلە گەلک مەمنونە بۆ قسەکان زۆر سپاس دەکەم چاوەکەم خۆش بوو یاخوا بەخێر بێت یاخوا سەلامەت بی گەلک مەمنون زۆر سپاس